بەنای خوای گەورە و میهرەبان بەڕێزان خۆشەویستان هەڵە تێگەیشتنی هەیە دەربارەی نەشتەرگەری پرۆستات. زۆربەی هاوڵاتیان کە سەردارمان دەکەن ترسێکیان هەیە لە نەشتەرگەری پرۆستات، دەڵێن دکتۆر ئێمە لەوە دەترسین پاش نەشتەرگەری توانای سەرجەیمان نەمێنێ. هاوڵاتیانی خۆشەویست، بە هیچ شێوەیەک وانە ئەمایە هەڵە تێگەیشتنە دوای نەشتەرگەری پرۆستات دادەبەزێ، بەڵێ توانای جوودبوون و سەرجەیی دادەبەزێ، بەڵام بە ڕێژەیەکی کەم 5 بۆ 10% دابەدەبەزێ، بەڵام توانای وەچەخستنەوە ڕێژەکە بەرزترە 50 بۆ 60% چارەخوازان توانای وەچەخستنەوەیان نامێنێ پاش نەشتەرگەری هەڵگرتنی پرۆستات. چارەخوازێکمان هەیە سەردانی کردین، تەبەن تەمەنی 50 بۆ 60 ساڵ بوو، توانای میزکردنی بە هیچ شێوەیەک نەمابوو، بۆیە بڕیارماندا لە ڕێگای ناسوورەوە پرۆستاتەکەی بۆ لابین. سوپاس بۆخوا نەشتەرگەرێکە بە سەرکەوتوی ئەنجام درا و کەمتر لە 24 سەعات نەخۆشخانەی بەجێهێشت. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.